ایرو لانقره جوینا که گرینگه بود نوبر سروک ایران ابراهیم رئیسی و سروکومار ترک رجب طیب اردوغان دا بگومان پرسا سوری و روجاوای کردستان و هریم گوتوبیش کرن کنفرانس که روزنامه‌وانی نوبر سروکین هر دو ولاتان ده هیا بشکی جوارا پیش کشتک. Öte yandan bu kulvarda daha hızlı koşmamız gerektiğini زانی کو دویم زیادتر بمشن بر سروکمار ما او پینگاوین کمت و چارچوبه ده آویتنه من خواندن لسر وان کر جبو پر چاره سری وان پرسکری کن کو کارسازن من رو دبن از باورم کو اف پیمان ده گلک سوده بگه هنوا در رو بنا ترور ده پشتوانیا جیران ما ایرانه اما گرینگیاوی جاره که دن آنی زمان کو ایران آلی کاریا ما بگه درو بنا ترور دا ریخستنا پکه که کو پیده و پژک هف کاریا ما یا دوانواران دا ما آنی زمان کو دوی ام بهستر دوی وارده کار بکن برین هاجوه که کو هم بون شاهد جبو پیش فبرنا پیوندین ما ده پیمان نو ما اینزکرن بوی آوائی پیوندین ما زمینه که گنجاف جبوان آماده کر خبات کارین چاپمنیه برای من رزدار لگل بریز رئیسی مال سر سوریه فلسطین عراق افغانستان و باشور کافکاسیا و پیشاتین لوی داره ما نیرینین خواه به هفگوهری مسئله فلسطینه هم بو ترکیه و هم جی ایرانه گلک گرینگ و دروژه و وان دیا وزیرین مین در و دوه لنیویورک ده جوینا کنسیا اولهیان اجتماعی ده بشدار بون Gazze'li kardeşlerimizin güvenliğini جبو اولهیا بران من غازه و آرامیاوان و پیش روژاوان ام ده لسر حول دانین خواه بردوام بنوان بردوام دکن وکه ترکیه جه هفتی جوتمه و حتی نها 26 تن جه آرد بگشتی ما زیده 3000 تن آلیکارین مرووی شاندنه غزه görüşmelerimizde ده هفدیتنین من ده ما این ایریشن در وی مروین اسرائیلین لسر غزه جبو کو بداوی ببند دمل دست و آشتیه که برقرار کرن دوی پینگاف بین آویتن و هم لسر ویه که آخفتن ده جوینه ده دوزا مافتار یا فلسطین ما پشتوانی خواه بود دوزاوان آنی زمان و هفکاریا ما یا دوی واریدا ما بریاردا کو ام لسر وی هفکاری بردوام بن اولهی نافچه یا مو آرامیاوی جبو او پینگاوین کو زیده تر گفیلی دخون ما لسر ویه که جی لحف کر حوالین ریزدار به سالان ایران کو جیران ما پیوندین ما جبو برجواندین ولاتین ما و نافچهان ما جبو کن پیش وتر ببن ام دیل سر کارگیرنی بردوام بن بوان هزران از دماداوی الاخافتنا خواتینم از هیوی دارم کو جوینا مایا کنسیل سر خیره به سر و کمار بریز و برای من ریزدار و شانداوان جبو سرداناوان از جاره کدن سپاسیاوان دیکم بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین و صلی الله علی سیدنا و نبینا محمد و آله الطاهرین و صحبه المنتجبین. بسیار خرسندم از اینکه امروز در کشور دوست برادر و همسایمون ترکیه بنده و همکارانم هستیم و نشست عالی همکاری های بله اف جوینا روزنامه‌وانی کنفرانس روزنامه‌وانی یا دناوبرا سروکومار ترکیه رجب طیب اردوغان و سروک ایران ابراهیم رئیسی ده لانقره بریودچه ایرو رئیسی سردانا ترکیه کر پشتی جوینی و امضا کردن چند گریبستان دناوبرا طهران و انقره ده
جارایکی سرو کمار ترکیه اردوغان آخفی بحثا پیوندین دنابرا هر دو ولاتان دا کر هر وها بحثا ویا که جی کر که هر دو ولات لدجی تروریل گور که اردوغان دبیجه لدجی پککی و لدجی پیده و لیا پگه افکارن هفن و به هفر شریوان ریک خستنان دکن افجی سرو کمار ایران ابراهیم رئیسی دا آخفه او جی انجام جوینا نابرا خواه و سروک ترکیه ده جینا زمان هجماره که مزن جبر پرسین هر دو ولاتان دوی کنفرانسی ده آماده بونه هر وها هجماره که مزن جه روزنامه‌وانان جی بشتار بونه هر دو ولات رولکوان یا گلکی گرینگ لحرمه هیا به تایبتی دوی دمه ده که لفلسطین شر هیا هر دو ولات جی ده درباره شر فلسطین ده هم فکرن هر دو جی لدجی اسرائیلینا هزین هر دو ولاتان لسوری و لروج آوای کردستان جهانه و رول هر دو ولاتان جی لروج آوای کردستان و لسوری بتایبتی بگمان گلکی گرینگه هر چقاس ده گلک ورام دا نه هم فکر بمبجی لید مثلا استراتژیک دا هر دو ولات پیشگیری هف دکن هف دپاریزن شخوا ایرو ما بحث آستانه کر جوینا آستانه هیا لپایتخت کازاکستانه لوی درجی نونرین ایران ترکیه و روسیا بشدارن که وکسی ولاتین گارانتورن درباره ریکفتنا آستانه ده سروکمار ایران ابراهیم رئیسی دوی پریس کنفرانسی ده داخفه کار در حوزه انرژی نفت و گاز با کشور دوستمون ترکیه روابطمون رو توسعه بدیم و این امکان هم کاملا وجود داره. در حوزه جاده های مواصلاتی و ارتباطی ما در جلساتی که داشتیم تصمیم گرفتیم که در این حوزه هم لم بوارجدا هنگاوی زیاتر هەڵبگرین بەمەبەرسی گەشەپێدان بە پەیوەندیەکانی نێوان دوو وڵات لەبارەی بواری کولتوری کە زۆر گرنگە و بە لە بەرچاوگرتنی بواری مێژووی و ئەو ڕوانگە کۆنەی کە هەردوو وڵات لە یەک بواری تەمەدون کە هەردوو گەل و هەردوو وڵاتیانە ئێمە دەتوانین بەمەبەستی گەشەپێدانی بواری کولتوری کە تایبەتە بەم ناوچەیە و هەروە شوناسی خەڵکی مسلمانی ئێران و تورکیەیە هەنگاوی جدی هەڵبگرین. بابەتی گرنگ لەبارەی بڕیاردان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریست وەروە ڕوبەڕوونەوەی مادە هۆشبەر ڕوبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکانە هاوکاری هەردوو وڵات زۆر گرنگە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریست. ئێوە دەزانن کە بواری میدیا و کەسانی ڕۆشنبیر کۆماری ئیسلامی ئێران هیچ گومانێکی نەبووە لە ڕوبەڕووبوونەوەی پرسی تیرۆر و ئەمنکردنی ناوچەکە بەروەی کەسانی چەکدار. ئێمە بەردەوام بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر حەج قاسمی سلێمانی شەهیدە کە ئەو پاڵەوانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە پرسی داعش کە بە هەنگاوی فەرمی ئەمریکیەکان پرسی هەڵبژاردن ڕایانگەیاند کە ئێمە داعشمان دروست کردووە و ئەوەی کە ئێوە دەڵێن ئەو تاوانانەی کە داعش ئەنجامی داوە لە ئاسی ناوچەکەدا و ئەو تاوانانەی کە داعش کردوویەتی و ئەم ڕۆژ کە تەقینەوە و تیرۆرەکان لە ناوچەکەدا ڕووبووەتەوە و ڕوودەدات ئەمە دروستکراوی ئەمریکایەکان و ئیسرائیلیەکانە کە لەلایەن ئیسرائیلەوە پاڵپشتی دەکرێت گروپە تیرۆریستیەکان کە ئێستا لەلایەن وڵاتانی ڕۆژاواوە پاڵپشتی دەکرێن هەم لە تورکیا هەم لە عێراق لە سووریا لە ئەفغانستان و لە هەموو ناوچەکانی جیاندا تاوان دەکەن. ئێستا ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تیرۆر هاوکاری
نێوان وڵاتانی ناوچەکەیە و ئیرادەی ئەوانە بۆ ڕوبەڕووبوونەوەی پرسی تیرۆر. ئێمە پێمان وایە ئاسایشی تورکیا ئاسایشی ئێمەیە، ئاسایشی وڵاتانی ناوچەکە ئاسایشی ئێمەیە و بچووکترین نائەمنی لە هەر شوێنێکی ناوچەکەدا نائەمنی بۆ هەموو ناوچەکەیە. بۆیە سوورین لەسەر ئەوەی کە دەبێت ڕوبەڕووی تیرۆر ببینەوە و هاوپەیمان بین و دەتوانین ڕوبەڕووی ئەم دروستکراوە کە لەلایەن دەسەڵاتدارانەوە دروستکراوە بۆ تێکدانی ئاسایشی وڵاتانی ناوچەکە ڕوبەڕووی ببینەوە و بە دوای جیاخوازی و جیاکردنەوە و لێکردنەوەی بۆ پرسی نائەمکردنی ناوچەکەیە. بۆیە لەم بوارەدا ئێمە دڵنیاین کە هاوکاری وڵاتان زۆر دەتوانێت کاریگەر بێت. بابەتێ گرنگ کە لە ناوچەکەدا ئێمە هەمانە نەتەنیا گەلی مسلمان بەڵکو هەموو گەلی ناوچەکە و ئازادی خوازانی و هەروە ئەو ویژدانە زیندوانەی ئازارداوە پرسی فەڵەستین و ئەو بابەتەی کە سەهیۆنیستە زایۆنیەکان بەرامبەر بە گەلی فەلەستین ئەنجامێن. ژن و منداڵێک کە دەکوژرێن کامی ویژدانی زیندوو لە دنیادا دەتوانێت کاریگەری لەسەر نەبێت کە بەهۆی ئەم تاوانانەی دەکرێن. بۆیە پرسی فەلەستین گرنگترین بابەتی وڵاتانی مسلمانە و دەتوانین بڵێن پرسی یەکەمی هەموو مرۆڤایەتیە و هەموو بەرامبەر بەو کارەساتانەی کە ڕوویان داوە کەوتونەتە ژێر کاریگەریەوە. ئەمەی کە کراوە پاڵپشتی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ڕۆژاوایی لە پشتە کە ئەمەش کارەساتێکی گەورەیە کە لەلایەن زایۆنیەکانەوە ئەنجامدراوە پاڵپشتی لە زایۆنیەکانەوە دەکرێت کە دەستی بە خوێنی منداڵ و ژنان پیس بووە و کارەساتبارترین لەوە ڕێکخراوەکان و ناوەندەکان و ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان کاریگەری خۆیان لە دەستداوە و بە هیچ شێوایەک توانایی ڕێگریکردن لەم هەموو تاوانیانە کە کاری لەسەر بکەن و ڕێگری لێ بکەن نەیانتوانیوەوە. ئەمە جێگەی داخە. ئەوانەی کە باسی مافی مرۆڤ دەکەن کاریان پاراستنی مافی مرۆڤ و ئاشتیە لە جیان، بەڵام ئەو تواناییان نەبووە، بەڵام توانایی ئەوان بەلایەکی دیکەدا ڕۆژۆ کاریگەریان نییە. و بێگومان ئێمە هاوکاری ئێمە لەگەڵ وڵاتانێک وەکو تورکیا و وڵاتانی مسلمانان و وڵاتانی جیهان و خەڵکی ئازادی خوازی جیهان کە پرسی مافی مرۆڤ لەلایەن گرنگە ئەوەیە کە دەبێت ڕێکخستنی جیهانی جارێکی دیکە کاری لەسەر بکرێت. ئەوەی کە ئێمە دەیبینین نادادپەروەری جیهانیە، ئەوەی کە ئەنجمەنی ئاسایش نەتەوەیەگرتووەکان ناوەندەکانی پرسی پاراستنی مافی مرۆڤ هەمویان لە کار کەوتون و ئەمە دەبێت بە دوای دروستبوونەوەیەکی پرسی مافی مرۆڤی لە جیهاندا. بێگومان هاوکاری ئێمە لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی دیکەدا لەم بوارەدا بێگومان دەتوانێت زۆر کاریگەر بێت. ئێمە پێمان وایە لەم بوارەدا کە ئەم ناوەندانە کە ناتوانن هیچ کارێک بکەن بێگومان دەتوانێت ببێتە هۆی سنووردارکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتی زایۆنیدا پەیوەندیەکانیان سنووردار بکەن. ئێمە هیچ گومانێکمان نییە لەوەی کە ڕژێمی زایۆنی دەبێت هەوڵێک بدرێت بەرامبەر بە ڕژێمی زایۆنی کە ئەمەش دەتوانێت ببێتە هۆی شڕانی پەیوەندیە ئابوووریەکان لەگەڵ ڕژێمی زایۆنی، دەتوانێت کاریگەری زۆر باشی هەبێت و ببێتە هۆی کۆتایی هێنان بەم تاوانانە کە ئەنجام دەدرێت. ئێمە پێمان وایە وڵاتانی پەیوەنددار بە ڕژێمی زایۆنی دەتوانن هەنگاو هەڵبگرن کە گوشار لەسەری دروست بکەن
بۆ کۆتایی هێنان بەم هەموو زوڵمە و ئەو هەموو تاوانەدا کاریگەر بێت. ئێمە لە دانووسانەکان کە لەگەڵ بەڕێز سەرۆکۆماری تورکیا بەڕێز ئەردۆغان ئەنجامماندان هەردوو کۆکین لەسەر ئەوەی کە پاڵپشتی لە فەلەستین بکەین، هەردوو کۆکین لەسەر پاڵپشتیکردن لە مقاومەی ئیسلامی لە فەلەستین. ئێمە هاوڕێین لەسەر پاراستنی مافی فەلەستینیەکان و ئەوانەی کە داگیریان کردو و زوڵمیان کردووە بەرامبەر بە فەلەستینیەکان دەبێت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. ئەو زوڵمەی کە بەرامبەریان کراوە دەبێت وازی لەو زوڵمە بخوبێنن واروە قەرەبوو بکرێنەوە. ئەمە دەیان ساڵە کە هاتوون فەلەستینیان داگیر کردووە و گەلی فەلەستینیان کوشتووە و لە ماڵی خۆیان دەریان کردوون و ماڵەکانیان وێران کردوون. بەردەوامبوونی ئەم تاوانە ناکرێت قبول کرێت. ئەم زوڵم و داگیرکاریە دەبێت کۆتایی پێبهێنرێ و گەلی فەلەستین بە مافی خۆیان بگەن. گەلی فەلەستین دەبێت بە مافی خۆیان بگەن و هەروەها هەمومان پێویستە لەم بوارەوە هەوڵی خۆمان بدەین و هیچ گومانێکمانێکە لە ئەمڕۆوە کە 100 ڕۆژ بەسەر پرسی غەزەدا تێپەڕیوە براوە فەلەستینن وە شکست خواردووی ئەم گۆڕەپانەدا زایۆنیەکانن و پێمان وایە فەلەستینی پاڵەوان سەرکەوتنی دەبێت و سەرکەوتن بەدەستێنێت. من قسەی کۆتایی خۆم ئەوەیەکە کە لە سەرۆک کۆماری بەڕێزی تورکیا بەڕێز ئەردۆغان هەم بۆ پێشوازیکردنیان و بۆ پێشوازی گەرمەی کە لە ئێمەیان کرد بۆ ئەو بابەتە گرنگانەی کە لە نێوان هەردوو وڵات ئەنجامدرا لە نێوان هەردوو گەلدا لە هەشتمین کۆڕبەندی نێوان هەردوو وڵات سپاسی بکەم. و من پێم وایە کە هاوکاری نێوان هەردوو وڵات دەتوانێت بەرژەوەندی نێوان هەردوو گەل بێت و هەروەها ئەنجامدانی ئەو بابەتانەی کە قسەمان لەسەر کردووە دەتوانێت لە بەرژەوەندی هەردوو وڵات و هەردوو گەل و هەروەها بۆ بەرژەوەندی ناوچەکە بێت. ئەو بەشێک بوو پرس کۆنفرانسات ناوبەرە ئیبراهیم ڕئیسی سەرۆکی ئێرانê و سەرۆککۆمارê Tirkiye Recep Tayyip Erdoğan'da bû. Konferans berdewam dike. Ez jî vedgerim stûdyo